ئاڵۆزیەکانی نێوان تورکیا و ئەوروپا هەروە دێو زیاد دەکەن و ئانکەرە پەیوەندیە دیپلۆماتیەکانی خۆی لەگەڵ هۆڵەندادا ڕادەگرێت. هێزەکانی سووریای دیموکرات فەرمانڕەوایەتی خۆی لە شاری منبەج ڕادەگەیەنێت. وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بژارە نوێیەکانی سەر و سەوداکردن لەگەڵ کۆریای باکووردا تاوتوێ دەکات. خۆشهاتنەوە بۆ کورد کۆنێکشنێکی نوێ لە واشنگتنەوە. کورد کۆنێکشن بەرنامەکە دەنگی ئەمریکا لە واشنگتن ڕۆژێن سێشەم و هەینی لە NRTژی تێوەشاندن بسڵاو و ڕێزین گەرم لە دەڤەرە خانە سۆرێ لێ شنگا لێ پێشمەرگن ڕۆژ ئاوایên سەر بە پارتیا دموکراتا کوردستانە عێراقی تەقەل لە خۆپێشاندانەکە ئالیگرین پێکێکی کرد ji kampê Newroz li Rojava derbazî herêmê bibûn. Di encamda jinek şingalî bi navê Nazê Naif hat kuştin û jimareke dî jî birîndar bûne. Berî demekî Kurd ji Xanesorê Xelîl Qasim ev ziyaniyarî dabûn dengê Amerîka. دوابەدوایی پشێویەکان لە پەیوەندیەکانی نێوان تورکیا و هۆڵەندا ئەنکەرە ڕاگررتنی پەیوەندیە دیپلۆماتیەکانی لەگەڵ ئەمستردامدا ڕادەگەیەنێت وەک بەشێک وەک گەورە کاربەدەستانی تورکیا دەڵێن بەشێکە لەو سزایانەی دەیسەپێنە سەر هۆڵەندا پاش ئەوەی ئەم وڵاتەی ئەوروپا ڕێی لە دوو وەزیری تورکیا گرت لەوەی لە هۆڵەندادا گردبوونەوەی پشتیوانی بۆ ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی تورکیا بکەن. تورکیا داواکاریەکانی یەکێتی ئەوروپا بۆ سنووردارکردنی کاردانەوەکانی بەرامبەر هۆڵەندا ڕەت دەکاتەوە. ئەمە کێشەیەکی زۆر سەختە. ئێمە ئەم قەیرانەمان دروست نەکردووە و نەمان گەیاندۆتە ئەم ئاستە. ئێمە بەرنامەمان بۆ دانەڕشت بوو. ئەوانەی ئەم قەیرانیان گەیاندۆتە ئەم ئاستە ئەوان بەرپرسیارشن بۆ کەمکردنەوەی ئاستی ئەم قەیرانە. لە ڕۆژی دووشەمە کۆمیسیۆنی ئەوروپا داوای لە تورکیا کرد کە خۆی بە دوور ڕابگرێت لە لێدوانی توندی کاربەدەستان کە دەشێت ببێتە مای زیاتر تێکدانی ڕەوشی دیپلۆماسی. دوا بە دوای ناکۆکیەکانی ئەم چەند ڕۆژەی دوایی لە نێوان تورکیا و هەندێک لە وڵاتانی ئەندامان زۆر گرنگا بڕوامان بەوە هەبێت کە ڕێگە بگرین لە دروستکردنی ئاڵۆزی زیاتر و ڕێگە چارە بدۆزینەوە بۆ هێورکردنەوەی ڕەوشەکە. بڕیارەکان سەبارەت بە سازدانی کۆبوونەوە و گردبوونەوە لە وڵاتانی ئەندامان مەسەلەیەکە کە پەیوەندی بە نیگەرانی خودی ئەو وڵاتانەوە هەیە. لە کاتێکدا کە دوو ڕۆژماوە بۆ هەڵبژاردن لە هۆڵەندا و هەر لە کۆتایی ئەم ساڵیشدا دوو وڵاتی گەورەی یەکێتی ئەوروپا ئەڵمانیا و فەڕەنساش هەڵبژاردن دەکەن. سەرۆکی تورکیا داوا لە هەوادارانی لە ئەوروپا دەکات کە دەنگ بەو لایەنانە نەدەن کە دژی ڕفراندۆمی تورکیا بن. Ben Almanya'daki kardeşlerime de sesleniyorum. من داوا لە برایەکانم لە ئەڵمانیا هۆڵەندا نەمساژ دەکەم لەگەڵ هاوڵاتیانم کە لە وڵاتانی جۆرە و جۆرەکانی ئەوروپا دەژین. قسە دەکەم ئەوانە هاوڵاتی منن. هەرگیز دەنگ مەدەن بەوانەی کە پشتەوانی لە دەنگی نەخێر دەکەن بۆ هەڵمەتی ڕێفراندۆمی تورکیا. هەڵبژاردن لە ئەوروپاش دەکرێت. گوێمەدەم بەوەی کێ هەڵدەبژێردرێتن. تەنها دەنگ بە کەسێک بدەن کە پشتەوانی لە تورکیا بکات، هەرگیز پشتیوانی لە دژمنانی تورکیا مەکەن. لە دوار ڕۆژی هەڵمەتەکانیدا بۆ هەڵبژاردننی هۆڵەندا سەرۆگۆزیری هۆڵەندا مارک ڕەتە جارێکی تر ڕایگەیاندەوە کاربەرستانی هۆڵەندا کار دەکەن لەسەر هێورکردنەوەی ناکۆکیەکان لەگەڵ ئانکەرا. پێم وانییە کە تورکیا گارێکی بێت دەست لە هەڵبژاردنەکانی هۆڵەندا وەربدات. گرفتەکەمان لەگەڵ تورکیا ئەوە بوو کارێکی گران بۆ ڕازامەندی بۆ سەردانەکەی وەزیری دەرەوەی تورکیا بۆ وڵاتەکەمان دەرببڕین کە بۆ ژمارەیەکی کەم لە تورکەکان بدوێت لە شوێنە فەرمیەکاندا. هاوکاتی ئەوەی کە ئیمە هێشتا لە سەرۆبەندی هەوڵەکاندا بوون بۆ دابینکردنی ڕێوشوێنی سەردانەکەی ئەو لە کەناڵی سیان تورکەوە هەڕەشەی سەپاندنی گەماڕۆی بەسەر هۆڵەندادا دەکرد. و هەروەکو بەسەر وەزیری تورکیام گوت هەرچۆن تورکیا شانازی بەخۆیەوە دەکات هۆڵەنداش بە هەمان شێوە. سەرۆگۆزیری تورکیا ڕەجەب تەیب ئەردۆغان لە هەوڵی کۆکردنەوەی پشتیوانی تورکەکاندایە بۆ ڕێفراندۆم لەسەر گۆڕانکاری دەستوری کە وەکو دەگوترێت دەسەڵاتەکانی سەرۆکایەتی زیاد دەکات. هێرۆ زەنگەنە دەنگی ئەمریکا. زۆرێک لە چاودێریش لەو بڕواایەدان ئەم گوتارە تند ئامێزە بێ پێشینانەی تورکیا بەرامبەر وڵاتانی ئەوروپا زیان لە بەرژەوەندیەکانی تورکیا دەدەن. هەرچەندە هەندێکیش لەو بڕواایەدان ئەم کێشە نوێیانەی نێوانی تورکیا و ئەوروپا لەلایەن پارتی داد و گەشەپێدان فەرمانڕەوای تورکیاوە لە دەنگدانەکەی بڕیارە لە مانگی ئایندەدا بکرێت لەسەر هەموارکردنەوەی دەستور بەکاربهێنرێت.
دکتۆر جەبار قادر پسپۆڕی کاروباری سیاسی تورکیا ڕاستەوخۆ لەگەڵ کۆنێکشنە. دکتۆر سوپاس بۆ ئامادەبوون تو یەکەم پرسیاریشم ئەوەیە ئەم قەیرانە سیاسی نێوان تورکیا و ئەردۆغان تورکیای ئەردۆغان چەندێک پەیوەندی بە دۆسیی هەڵبژاردننی هۆڵەندا و ڕیفراندۆمەکەی تورکیاوە هەیە. ئەوەتە بە شێوەک لە شێوەکان پەیوەندی هەیە بەڵام زیاتر بە ڕێفراندۆمەکەی تورکیا چونکە لە نێوخۆی تورکیادا ئەردۆگان هێشتا گومانی زۆرە کە بتوانێت دەنگی بەڵێ زۆرینەی بەڵێ بەدەستبێنێ بۆیە پێویستی بەم جەمسەرگیریە هەیەچی لە نێوخۆی وڵاتی لە دەرەوەی وڵاتەوە پێی وایە بەمەی کە ئەو هێرشانە بکاتە سەر وڵاتانی ئەوروپا و دەری خاکە کە ئەو مافەکانی تورکەکان لە هەموو جێگەیەک دەپارێزێت دەتوانێت دەنگی زیاتر بەدەستبێت. بەڕای جەنابێ ئەو جەمسەرگیریی کە ئاماژەی پێدەکەی ڕووکردنە رووسیا و پشتکردنە ڕۆژاوا بەشێکە لەو جەمسەرگیریە یاننا؟ ئەم ڕەهەندەشی تێدایە هەڵبەتە و نزیکبوونەوەی تورکیا لەگەڵ رووسیا هاو ئاهەنگی لە هەندێک لە کێشەکانە ئەمە مایەی نیگەرانیە لە لای ڕۆژئاوا بەتایبەتی وەکو دەڵێ هاوپەیمانەکانی تورکیا لە ناتۆچی لە ئەوروپای ڕۆژاواچی و لە ئەمریکاشەوە جێگەی نیگەرانیە و جێگەی پێشوازی نییە لەلایەن ئەم وڵاتانەوە. بەپی هەڵسەنگانی جەنابێ ئەمەی کە ئێستا ڕوودەدا لە نێوان تورکیا و ئەوروپادا چەندێک ڕنگدانەوەی سیاسەتەکانی خودی ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی تورکیایە. بەڵێ ئەمە ڕێک ئەوەیە کە ڕنگدانەوەی سیاسەتەکانی ئەوە کە ئەو پیاوێکە باوەڕی بەوە هەیە کە هەمیشە ئەو ئاڵۆزیانە دروست بکات دەتوانێت خەڵکەکە مەشغوڵ بکات کێشەکانی نێوخۆ بۆ دەرەوە بنێرێەوە وای دەرخاکە کە تورکیا بووە بە هێزێک و دەتوانێت لە بەرامبەر دنیا بوەستێ و بڵێ من هەم بەڵام ئەزمونونەکان لەگەڵ ئیسرائیل لەگەڵ رووسیا لەگەڵ وڵاتانی تری ناوچەکەی هەمووی دەریان خست کە لە کۆتاییدا ئەو پاشەکشە دەکاوە ئەو داوایە قوزەرەکەوە پێم وایە ئەمەی شەر بەو شێوەیە کۆتایی دێ سبەینێ لێرە لە هۆڵندا هەڵبژاردنە دوو سبەی ڕنگ بێ هۆڵندا هەوڵ بدە بارەکە ئاسایی بکاتەوە بەڵام پێم وایە لەلایەن ئەردۆگانەوە هەتاوەکو 16 مانگی چواریش ئەم حملانە بەردەوامە بێ هەمووی پێش سەعاتێک لە ئێستا ئەنگلە مێرکل بەوە تۆمەتبارەکە کە پشتگیری لە تیرۆریستەکان دەکات. بەڵێ دکتۆر بەڕای جەنابە ئەنجامی ئەو ڕیفراندۆمەی کە بڕیارە مانگی ئایندە بکرێ هیچ کاریگەریەکی دەبێت بەسەر ئەم پەیوەندیانەی نێوان تورکیا و ئەوروپاوە؟ بەڵێ کاریگەری زۆریە بێت چکە هەموو ئەوروپا لە دژی ئەو گۆڕانکاریانەیە چکە ئەو گۆڕانکاریانە بەتایبەتی لە سێبەری دەسەڵاتێکی وادا دێتەکایەوە کە و هەموو دەسەڵاتەکان لە دەستی پیاوێکە کۆ دەکاتەوە کە دەری خست بە ئەزمون بۆ ئەوروپا دەری خست پیاوێکە جێگەی متمانە نییە پیاوێکە بەرپرسیارانە هەڵس و کەوت ناکاوە کەسانی وە سەرکردەی وا لە وڵاتێکی گرنگی وەکو تورکایە مایەی نیگەرانی و مایە کێشەیە بۆ ئەوروپا و ئەو پرۆسەیە کە لەگەڵ تورکیا دەستی پێکرد بۆ خودی ڕەجەب تەیب ئەردۆغان لە دەستپێکی هاتنی سەر دەسەڵاتی زۆر پشتگیری لە کە پرۆسی نزیکبوونەوە لە یەکێتی ئەوروپا بۆ ئەندامبوون لە یەکێتی ئەوروپا ئێستا لە هەموو کاتێ دوورترەوە ئاڵۆزیەکان زیاترە بێەوە پێم وایە کۆمەڵی کێشە هاتووە تەکایەوە کە زۆر لەسەر تورکیا زۆر دەکەون. لەسەر تورکیا زۆر دەکەون ئایەکێک لەوانە ئەوەیە کە بڵین پێگەی تورکیا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بەرەو لاوازی بڕوە؟ بەڵێ کە تورکیا جێگەی متمانەی ڕۆژاوا هاوپەیمانەکانی لە ناتۆ نەبێ هەڵبەتە بەشێک لە بەهێزی تورکیا لەو ناوچەیە بەمەوە کرێدراوە ئەو پشتگیریەی کە تورکیا هەمیشە لە ڕۆژئاواوە هەی بۆچی لە کاتی شەڕی سوپایداوە چی لە دوای ئەوەشدا ئەوە تەنانەت لەگەڵ هۆڵندایە ئەو پاتریۆتانەی کە نێرا کاتێ تورکیا هاواری بوو مەترسی سووریای لەسرە ئەو پاتریۆتانەی کە نێرا لەلایەن هۆڵنداوە نێراوە ئەو شتانەشی کە ئەو سزایانەی کە تورکیا ڕایگەیانوە بەڕاستی هەموو سزای شەکلیە دەڵێ باڵیۆزی هۆڵندا نابێتەوە ئەو بۆ خۆی هەر لە تورکیا نەبوو لەو کاتەشداوە ئامادەیش نییە لەم بارەیە بگەڕێتەوە بەڵام هەرۆکو کلیچدار ئۆگڵۆ ڕخنەی لە لێگر ئەڵێ ئەی باشە بۆ باڵیۆزەکەی خۆت لە هۆڵندا ناکشێت. بەڵێ دکتۆر جەبار سوپاست دەکەم بۆ بەشداریت. زۆر سوپاس.
پۆلیسی ئەڵمانیا کەتن مزگەفتەکە لە باژارێ هەڵسم یە ئیرۆسیشان بووی پشتی بڕیارە بەندکردنا ڕێخستیە کە مەڵایەکی ئۆلدار یە مسلمان باوەری هەیە و ئەو سازی ببوو مەیدانە چالاکیین سەلەفی و ژمارەکە ئەندامن وێ مزگەفتێژی تەبلی کۆمەڵا دەوڵەتە ئیسلامی داعش ببوون لە سووریا و لە عێراقێ زیدەباری وێژی کار بدەست دەبێژن لە مزگەفتێ گوتارن لە دژی کافران دەهاتن خوێندن ئیرۆ سێشەم وەزارەتە هەندەر یا لەوەر ساکسۆنی ئەو سازیە ئیسلامی قەدەغا کرد کار بدەستێن ئەڵمانی دەبێژن لە ساڵین داوێژی باوەرن سەلەفی لە وڵاتی وان زیێدەبوونە. هێزەکانی سووریای دیموکرات فەرمانڕەوایەتی خۆیی ڕادەگەێنێت لە شاری منبج لە باکووری سووریا. وەک پامنەری دەنگی ئەمریکا لە راپۆرتەکەیدا باسی دەکا ئەم هەنگاوەی هەسەدە لە دەمێکدایە کە تورکیا دژی هەموو جۆرە بوونێکی هێزی کوردیە لەو دەڤەرەدا. Roja yekşem 12 meha adarê Encumana Qanûnsaz û Rêveberiya Bajarê Minbicê li avahiya çand û hunerê bi beşdarbûna pê sid endamî û hunerên êlên Minbicê civînek pêk anîn. Di civînê de Rêveberiya Bajarê Minbicê û gundewarên wê ya sîvîl hat ragihandin. Ji bo rêveberina herêma Minbicê 13 komîte hatin avakirin. Her komîteyek beşek ji kar û xebata Encumana Sîvîl bi rêva dibe. Wek komîteya ewlehê ya berevaniyê ya tenduristî ya perwerdê ya şaredarî û ya aborî. Her wiha her komîteyek ji 6 endaman pêk tê. Di hevserok, di cîgir û di xebatkar. îro me civînek çêkir, me bang li meclisî tenfîzî kir ji bo soz bidin û son bixwin pêş meclisa teşrî'î. Em îro li bajarê Minbicê bi hikûmetê xwe yî tenfîzî elan dikin. Bajarê Minbicê طبعا وەک hûn zanin meclis tenfîzî di hevserokin, çar cîgirî wan in û 13 lijnena komîtene li bajarê Minbicê. Li gorî rayedarên Encumana Sîvîl ya Minbicê got ev rêveberî ne hikûmet e. Tenê kesên pisporin got kar û xebata herêmê bi rêva bibin û aloziyên xelkê çareser bikin. Tê zanîn got gelek pêkhate li herêma Minbicê dijîn û helbijartina endamên rêveberiyê ji hemî pêkhateyan e. Her wiha ji sedî çel ji endamên komîteyê jinin û şêst jî mêrin. من المكون العربي ایک ji pêkhatin erebî dibîte serok ji ber ku ereb zorîne li bajarê Minbic ên din pêk tên ji Turkmanî, Kurdî, Şerkesî, Ermenî yan Çîçanî ku hindek malbatên Çîçanî li Minbic hene. Li serbêyekê me lijneyên teknokrat drûstkirîne û me pişta xwe bi xelkên şareza ve girê daye. Herçend ji ber koçkirinê xelkekî kêm li Minbic mayne. Herêma Minbicê got di 15 meha 8 sala borî da hat rizgarkirin û ji wê demê da ji aliyê Encumana Leşkerî ya Minbicê va dihat rêveberin. Lê bi ragihandina Encumana Sîvîl bajar ji bin rêveberiya leşkerî derket û dê êdî bi rengekî sîvîl were rêveberin. Mehmûd Balî dengê Amerîka bajarê Minbicê. و لە عێراقی لەشکەر ڤیدیۆیان نیشان دەدا تێدا دووکەڵ ji rexê Rojavayê bajarê Mosulê bilind dibe hevdemê berdewamiya karên serbazî ji bo derxistina milîtanên Daeş. Serbazên Iraqê dorûberên rendekên Rojava Mosulê girtine û meznekarbidestên leşkerî Iraqî dibêjin li demekî nêzik ew ê bigehne yan ew ê bingehê dawiyê Daeş li Iraqê wêran bikin. Lê wesa diyare milîtanên vê komela radîkala İslamî çeperên xwe qeyîm dikin ji bo berrevaniyê lê bingehê xelafeta xwe li Sûriya. Her milîtanekê komela dewleta İslamî di Mosulê de bimîne wê li wir bê kuştin. Pêşvenêrê taybetê serokê Emerîkî ji bo hevbendiya cîhaniya şerê Daeş Brad McCork ev daxuyanî da rojnamevanin lê demê seredana Iraqê berî du rojan wî got jî Daeş di Mosulê de asîmaya. Pêşvenêrê taybetê Emerîkî ji bo şerê dijî komela dewleta İslamî Daeş li Bexdayê gote peyamnêran çi milîtanekî Daeş di Mosul de mayî rizgar nabe. Ev şervanên li Mosulê moyn yê bên kuştin çimku bajar hatiye dorpêçkirin. Em nebitine we paş vetavîn. Di heman demê de jî em naherîn ew ji Mosulê biravin. Piştî kombûnan digel meznekarbedest û efserên leşkerê Iraqê pêşvenêrê Emerîkî kêfxweş bû ji pêşveçûnên leşkerê Iraqê bi piştevaniya Amerîka li Mosulê.
have now cut off every road out of Mosul. هێزە عێراقی هەموو ڕێ دچن مووسلێ برینە داعش هاتیە دوورپێچکردن هەر شێڤێندین لەشکری نەهانیا عێراقی لە باشوور ڕۆژاوای مووسلێ نێزیکی بادوس بوونە ڕێیەک و هەری داویە چوونە مووسلێژە هاتیە برین نەها ناوبرنا داعشێ پرسەکی گرێدەهەیە وەختیە ez naxwazim bêjim koyê çaçibe hêzin ewlekariya Iraqê yê vê meselê yekî bikin. Karbidestên Iraqê dibêjin Daeş pitir ji 6 sadê ji erdê wê li Iraqê girtî ji dest daye û niha milîtanên vê komala radîkal di Musilê de dorgirtîne. Van rojan şer di rexê Rojava Musilê de ye. Li mehayê kitevaya rexê Rojhilata bajar ji Daeş hatiye paqijkirin. Ev pêşketin rêxweş dikin ji bo hêrîşa li ser bingehên Daeş di navenda Musilê de lê ev proseye jî nebê qurbaniye. همی مالباتا من جناف چو از او دایکا خو پسمامه که خو رزگار بونه ام هر سی بریندارن ین دن نمان Karbidestên xaça Sorya nefnetewî alîkariye dikin di çareserkirina birîndaran de. Di van du hefteyan da me nêzîkî 6 birîndar dermankirine, rojê 7 bû 10 birîndar digehin me. Piştî kombûnan digel Karbidestên Iraqê Brêt McGurk seredana Herêma Kurdistanê kir û digel Serokê Herêmê Mesûd Barzanî behsê hevkariya hêzên Iraqê û pêşmergeyan kir di şerê Daeş de. McGurk gote peyamnêran li Bexdayê Amerîka di piştevaniya Iraqiyan bike heta rizgarkirina her postekê ji erdê Iraqê ji destê komala Dewleta İslamî Daeş. Wî got jî Wezareta Berrevaniya Amerîka û tevaya saziyên Amerîkî mijûlî pêdaçûnê ne bi ser stratîjiyek nû ji bo شەڕێ vê komala radîkal. لەگەڵ پێشڕەویەکانی هێزە عێراقیەکان لە مووسڵ ئەمڕۆژ سێشەممە خەڵکی زیاتر ئاوارە بوون و خۆیان لە ناوچەکانی شەڕ دەرباز دەکەن. لە ئێستادا شەڕ بۆ کۆنتڕۆلکردنی ئەو پردەیە کە مووسڵی کۆن بە ڕۆژهەڵاتی شارەکەەوە دەبەستێتەوە. هێزە عێراقیەکان کۆمەکی خەڵکی ئەو ناوچانەی دەوروبەری پردەکەش دەکەن تا بە پارێزراوی بگەێنرێنەوە هێڵەکانی پشتەوەی بەرەکانی شەڕ. خەڵک هەندێکیان کۆڵە پشتێک یان چەند بتڵە ئاوێکیان پێیە و لە ناو خۆشیاندا کۆمەکی یەکتر دەکەن بۆ ڕزگارکردنی منداڵان و خەڵکی بەتەمەن. وەکە هەون دبیسن دەگەڵ گەرمبوونا شەڕێن ڕۆژئاوا مووسڵێ بتر خەڵکێ باژار دەڕەڤنە دەڤەرین تەنا لە فرۆخانە باژار ژی کاربدەست و پۆلیس ئالیکاریە ڕێخستنا وان دکن. بەردەوام خەلکی مووسڵێ ئاوارەت بیتن و نۆکە لە تاخێ عگێدات و بابت جدید و وادی حەجەر خەلکی ئاوارەت بن لە فرۆکخانە مووسڵ پۆلیسên ئەتیحادی پێشوازیاوان دکەن هەر خێزانێکێ چەندین چیرۆکên سەیر digel xwe înayne mîna ew zulm û tehdaya çekdarên Daeş digel wan kirî û teqandin û sotandina xanî û otomobîlên hawlatiyên sivîl. Ez daxwazê dikim Xwedê vî agirî vemrînît û heqî bi ser kevît. Ê kura min madê çiyê dî daxwaz kem. Daeş gelek zerara min kiriye. Êrişa mala min kirin û xaniyê min û dîwarên mala min herifandin. û xaniyê min teqand û ez bi zorî derêxistim. ام دره خستین او اتومبیل مسوتن و مالا ما همی سوت داعشا ام دره خستین ام 4-5 روزا گمارو دایی بوین لداویه کلاشینکوف گیره سر برای من دا و گوتی اگر تو نوکه نچی دبیجم جماعت بهن تستر جکن او ام هاتین Serê hewalgiriyê polîsên îtihadî li xala êkêya pişkinînê navên awaran li kompyûterî det. Eger çi tawan li ser derneçûn êkser têne azadkirin. Karê me li vir ew e em navên wan kesan bişopînin ewên li gel Daişên terorîst. Dema penaber tên em daxwaza nasnameyên wan dikin û ji navên wan ên sêqolî û navên dayîkên wan piştrast dibin û nas dikin ku ji xelkê Musilê ne. Yên ku navên wan daxwazkirîne em wan dibin bingehên xwe û li wir pêdaçûnê li gel wan dikin û piştra wan dişînin dadgehê. Hejî gotinê ya digel hatina awaran rojane birîndarên medenî digel tên û ekser têne rewanekirin bo nexweşxanê ji ber evê bordumana eşwaî eweşilayê çekdarên Daeş ve tête kirin. Kawa Emer Dengê Emerîka Mosul تەرمی نزیکەی 40 کەس لەو عێراقیانەی بەوەی دوو تەقینەوە لە دیمەشق پایتەختی سووریا کوژراون دەگەڕێنرێتەوە بۆ عێراق. قوربانی عێراقیەکان کە لە نزیک شوێنێکی پیرۆزی شیعەکان کوژران تەرمەکانیان گەیەندراوەتەوە فڕۆکەخانەی نەجەف
دەستەی ڕزگارکردنی شام کە ڕێکخراوێکی سەر بە تۆڕە تێرەوەرکاریەکەی ئەلقاعیدەیە بەرپرسیارەتی خۆی لەو دوو هێرشەی دیمەشق ڕاگەیاند و هەردوو هێرشەکەش خۆکوژی بوون. ڕێکخراوی سووریایی بۆ چاودێری مافەکانی مرۆڤ بنکە لە لەندەن دەڵێت لەو هێرشەدا 47 کەس کوژراون. ji tundûtîjiyên herêma Rojhilata Navîn bo dîplomasiya Amerîka û Amerîka li rêkên nûh digere ji bo seredariyê digel Kuryaya Bakur bi wê mebestê jî Wezîrê Derveyê Amerîka Rex Tillerson seredana Kuryaya Bakur û Çînê dike. Tillerson wê rastî astangan bibe ji ber sistemê mûşekên berrevaniyê. لە سەروبەندی نائارامی سیاسی لە کۆریای باشوور بەهۆی بەفەرمی تۆمەتبارکردنی سەرۆکی ئەو وڵاتەوە هەروەها زیادبوونی ئاڵۆزیەکانی لەگەڵ چین لەسەر سیستمی موشەکی بەرگری لەم کاتەدا ڕێکس تیلەرسن وەزیری دەروی وڵاتە گرتوەکانی ئەمریکا لە یەکەم گەشتیدا وەک دیپلۆماتی باڵای ئەمریکا وا دەست بە گەشتێک بۆ ئاسیا دەکات. هەروەها گەشتەکەی تیلەرسن دوای ئەوە دێت کۆریای باکوور لە سەرەتای ئەم مانگەدا 4 موشکی بالستی گرتە کەنار ئاوی باکووری ڕۆژئاوای دەریای ژاپۆن. هەڕەشەی ئەتۆمی کۆریای باکوور و موشەکە بالستیەکانی سەرتۆپی کارنامەکەی سەردانەکەی وەزیری دەرەوەی ئەمریکا بۆ ئاسیا دەبێت. بەردەوامی تاقیکردنەوە و فراوانکردنی پرۆگرامی ئەتۆمی کۆریای باکوور مای نیگەرانیشی گەورەیە. ئەو کارەوە دەگاتە ئاستێک کە پێویستە لەبارەی هەڵوێستە وەربگریت و هەروەها پێویستە بە دوای بژارەی دیکەدا بگەڕین. جا ئەمە بەشەکە لە مەبەستی سەردانەکەی ڕێکس تیلەرسن ناوبراو لەگەڵ هاوپەیمانان و هاوبەشانمان لە هەرێمەکەدا دەدوێت بۆ هەوڵدان بۆ گرتنەبەری ڕێبازێکی نوێ لەگەڵ کۆریای باکوور. بەڵام لەوە ناچێت واشنگتن ئامادە بێت دیالۆگی ڕاستەوخۆ لەگەڵ ڕژێمی بەدکاری کۆریای باکووردا بکات. بەڕەچاوکردنی ڕەفتاری ئەم دواییەی کۆریای باکوور ئێمە لەو دۆخەدانین کە بەنیاز بین نێوەنگیری ڕاستەوخۆی لەگەڵدا بکەین. ئێمە بە هیچ شێوەیەک پاداشتی ئەو ڕەفتارانەی پیۆنیۆنگ ناکەین. وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا دەڵێت پلانی خۆی جێبەجێ دەکات بۆ دانانی ئەوەی پێی دەگوترێت سیستمی بەرگری موشکی لە کۆریای باشووردا. ئەو هەنگاوی دەنگی ناڕەزایی بەهێزی چینی لێ کەوتۆتەوە. بەهێزری من دەبێت وڵاتی چین لە کۆریای باکوور تووڕە و نیگەران بێت چونکە ئەو وای کردووە پێویست بە دابەستنی سیستمی موشکی بەرگری لە کۆریای باشووردا بکات. ئەگەر بچینە بنج و بناوانی کێشەکە نەک ڕواڵەتی کێشەکە دەبینین کێشەکە خودی کۆریای باکوورە. ڕێکس تیلەرسنی وەزیری دەرەوەی ئەمریکا لە چین بە دوواداچوون بۆ پەیوەندیە تەلەفۆنیەکەی دۆناڵد ترامپ لەگەڵ سەرۆکی چینی و کاربەدەستانی دیکەی باڵای ئەو وڵاتە دەکات بە مەبەستی پەیوەندی دووقۆڵی بنیادنەری نێوان هەردوو وڵات لە هەمان کاتدا گەرەکێتی دڵنیا بێت لەوەی چین پابەندی بەرپرسیارەتەکانی بازرگانی سەرشانی خۆی دەبێت. ژمارەیەک لە یاسادانەرانی کۆماری و دیموکرات داوا لە کۆشکی سپی دەکەن ئەو بەڵگانە بخاتە ڕوو کە پەیوەندیان بە گوناهبارکردنی براک ئۆباما سەرۆکی پێشووی ئەمریکاوە هەیە بەر لەوەی دانیشتنە تایبەتەکانی کۆنگرسی ئەمریکا لەسەر ئەو گوناهبارکردنە دەست پێ بکەن کە تیایدا باز لە تەستێوەردانەکانی رووسیاش دەکرێت لە هەڵبژاردنەکانی ئەمریکادا. سێناتۆری کۆماریەکان جان مەکەین و هەروەها سەرۆکی کۆمیتەی زانیارەکانی ئەنجومەنی نوێنەران کە لە دموکراتەکانە دەڵێن ئەمریکایەکان شایانی ئەوەن بزانن ئاخۆچی هانی سەرۆک ترامپیدا ئەو تاوانە سەرسامە دێش بە سەرۆکی پێشوو بکات. سەرۆک وتویە ئەمە ئابروچوونێکە وەکو ئەوەی وۆتەرگەیت کە سەرۆکی پێشوو دەستی هەبووە لە وایرپێچی بەنا ئاسایی گوێگرتن و تۆمارکردنی کامپینەکەی. ئەمە ئابروچوونێکی بەهێزە. ئالتەرناتیڤەکەی جۆرە ئابروچوونێکی ترە و ئەوە ئابروچوونی سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانە گوایە سەرۆکی پێشوو دەستی هەبووە لە هەرە بێڕەوشتر و نایاساییترین ڕەفتار. ئەوەش هەروەها ئابروچوونێکە ئەگەر بێت و ئەو تاوانە بسەرمێنێت کە درۆن. هەروەکو سەرۆک فرەتر لە هەفتەیەک لەمەوە پێش دووپاتی کردەوە ئاخۆ ئایان نە ساختمانی بەڵاندی نیویۆرکی ترامپ بۆ گوێڕاگرتن وایر پێشکرا بوو. یاسادانەران هەروەها دایانەوەی بزانن ئاخۆ کەسانی نزیک لە ترامپەوە لێکۆڵێنەوەیان لەگەڵ دەکرێت. پرسیاری هەرە گەورە کە دەبێ وەڵام بدرێتەوە ئەوەیە ئاخۆ لە ڕاستیدا ترامپیان هەرکام لە هاوکارانی لەلایەن ئاژانسەکانی هەواڵگیریەوە یاخود کاربەدەستانی پۆلیس کرابوونە ئامانج ئەوەیە کرۆکی زۆری ئەو پرسیارانەی کە لە زۆر بۆنەدا ئێوە پرسیوتانە. تا ئێستا کۆشکی سپی نەیبستووە هیچ چێشکێک بخاتە سەر ئەوەی چی بۆ هۆی ئەو بۆختانە گەورەی سەرۆک.
تو پرسیار دەکەیت چی ئەگەر بەڵگە هەیە من ناچمە ناو زنجیرەیەک لە مەزەندەکردن و بڕیاردان لە دەرەنجامی راپۆرتێک یان لێکۆڵینەوەیەک کە هێشتا ڕووی نەداوە من لەو بڕواایەدام هەر کات ئەوە ئەنجام درا ئێمە بە گونجایی وەڵامی دەدەینەوە دەبێ وریا بێت چی تویت دەکات و یاخود چی دەڵێت وە کەمتر تویت بکات و زۆرتر ڕابەرایەتی بکات هەندی لە یاسادانەران لەبارەی دەرەنجامێکی مەترسیدار و هۆشداری دەدەن ئەگەر بێت و لێدوانەکانی ترامپ لە ڕاستیەوە دوور بن. ئەگەر 6 مانگ لە ئێستاوە سەرۆک بڵێ ئێران فێر لە ڕێکەوتنامەی ناوکی دەکات ئەگەر ئەمە دروستکراوی خۆی بێ ئەوە کێشەیەکی ڕاستیە و ئەگەر ئەوە دروستکراو نییە و ڕاستیە بگرە ئەوە گرفتێکی گەورەترە لەبەر ئەوەی پرسیارەکە ئەوەیە ئاخۆ هاوڵاتیان باوەڕی پێ دەکەن ئاخۆ هاوڵاتیانی ئەمریکایی باوەڕی پێ دەکەن ئاخۆ هاوڵاتیان لە سەرانسەری جیهانەوە باوەڕی پێکەن و ئەوە دەرەنجامێکی ڕاستی جیهانی لێ دەکەوێتەوە. براروایە لە 20 مارسەوە کاربەدەستانی ئێستا و پێشووی زانیاریەکان و پۆلیس لە زەنجێرە گوێڕاگرتنانێکی کانگرستا گەواهی بدەن. جانی دیلان بەشی کوردی دەنگی ئەمریکا. و باغی ئاژەڵان لە واشنگتن یەکە ji باغên kevnên ئەمریکا تێدا نزیکی 801 ڕەنگên حیوانە ناتێدەنا یەحیا بەرزەنجی کوێ بدری و بەرێ خۆدایە شێوەی خواردناوان. ئەمە چێشخانەیەکی 5 ئەستێرە نییە یان سوپەرمارکێتێکی بەنێوبانک ئەمەش بەفرگرە نییە ئێرە شوێنی ئامادەکردنی ژەمی خواردنی ئاژەڵەکانی باخچەی ئاژەڵانە لە واشنگتن دیسی. ئەو کەسانەی خزمەتی ئاژەڵەکان دەکەن زۆر لیان نزیەکن بەردەوام چاودێریان دەکەن و راپۆر دەدەن بە ئێمە لەو خواردنانەی کە حەزیان پلەی نییە ئێمەش لەگەڵ لایانی تەندروستی تاوتۆی دەکەین بۆ نمونە بۆ ئاژەڵێک ڕێژەیەکی سەوزە زیاد دەکەین یان مادەیەکی تر کەم دەکەینەوە گرنگ هاوسەنجیان ڕابگرین. ماراستراک ئەو ژنە خۆبەخشەیە ڕۆژانە لاپەڕی ژەمی خواردنی ئاژەڵەکان هەڵەداتەوە. ئەو ڤیتامین و خواردنانە دەکێشێ چاوی لەو خشتانەیە کە بۆ هەر ئاژەڵە دیاری کراوە ئامانجەکەش ڕوونە تا ئاژەڵەکان بە تەندروستی بمێننەوە. بەپێی ئەو لیستە خۆراکانە دەڕۆم کە بۆ ئاژەڵەکان دیاری کراون هەر ئاژەڵە و لاپەڕی خۆی هەیە ڕۆژانە هەر یەکیان 1000 گرام لەم خۆراکانیان دەدەنێ جگەلەوەی ڕێژەی سەوزە و میوەی تازەیان پێ دەدەن هەروەها هەندێک ڤیتامینیش. لا سیر نەبێ ئاژەڵەکانیش کاتی ناخواردنیان دیاری کراوە ئێستا نۆرەی فیلەکانە. ئاژەڵی فیل لەم باخچەی ڕۆژانە 150 پاوەند خواردنی دەدەنێ وەک ئەماندا ڕاهێنەری فیل باسی کرد فیلەکانی ئەو هەمووی مێینەن و هەر یەکە و لە شوێنێکەوە هاتوون و کەساتیان جیاوازە زۆریش بەهەستن بەردەوام یەکێکیشیان دەبێتە سەرکردە. کاتێک فیلەکە کلچی دەجوولێنێ یاخود جوڵاندنی گوێی بە لای ڕاستدا یان چەپدا بە فیلەکانی دیکە دەڵێت من ئەو ئاراستەیە دەگرم دەیەوێت دڵنیا بێت فیلەکانی تر لە ئاراستەی تەواودان بەر لەوەی خواردنیش بخۆن دێت تامی دەکات. ئەم کارمەندانە خۆشتین خۆراک بۆ شوێنی ئاژەڵە جیاخۆرەکان دەگوازنەوە. قامیشی بامبۆ ئەو قامیشەی لە جیهاندا 662 جۆری هەیە و لەو باخچەیەشدا بەرهەم دێ. سەرڕایبوونی هەموو خۆراکێ هێشتا ئەو ئاژەڵانەش کە لە مەملەکەتی ترەوە هاتوون بێبەش نابن لەو خۆراکانی حەزیان لێتی. هەندێک خۆراک بە جۆرەی پێویست لە دەرەوە هاوردە دەکەین لە کەنەدا و شوێنی دیکەشەوە ئەوەش زۆر نییە بەڵکو کەمێکە خۆراکی جۆراجۆر لە دەڤەری واشنگتن دیسیدا دەست دەکەون تەنانەت هەندێک چێشخانەی تایبەتیش هەن کە کۆمەکی باشمان دەکەن لە دەستکەوتنی هەندێک خۆراکی تایبەتدا. لەم باخچەیە هەوڵیان داوە ژینگەی ئاژەڵەکان نزیک بێت لەوەی لێ ژیاون ڕەنگە تەنها بۆ ئەو ئاژەڵانە کە ڕاوچین جیاوازتر بێت لە وەستان بە دیار دەستی مرۆڤەکان و کات و ساتی ناخواردن. لە باخچەی ئاژەڵانی واشنگتن دیسی ئاژەڵەکان وەک شادێنە بەرچاو لە دەرەوەی ئەم باخچەیەش لە ئەمریکا یاسا ئەوەندە توندە کەم کەس دەوێرێ بەرامبەر ئاژەڵەکان میهرەبان نەبێت. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا واشنگتن دیسی. دەخی لە بەخشی ئاژەڵانەوە بۆ شەپۆلی بەفربارینی بەشێک لە کەنارەکانی ئۆکیانوسی ئەتلانتی لە وڵاتەیە کە شەوێری دەستی کرد شەوی ڕابردوو دەستی پێکرد بەفرێکی ئێجگار زۆرباریوە و ئەم بەفرە بۆ مای ئەوەی کە هەزاران گەشتی فڕۆکەیی لە فڕۆکەخانەکاندا هەڵبۆشێنرەوە ڕابگیرێن و زۆرێک لە قوتابخانەکانیش وەزانکۆکانیش داخراون.
هەلبەت هاتون و چۆنژی گەلک ئالۆسکریا بێ چەندێژی ئەمتین دماهیا بەرنەما کورد کون نەکشن یا ئیرۆ هەتا ڕۆژاهێنی هەر شاد و بەختەوەر بن و خوداحافیز هەر شاد.